مەرج نییە هەمیشە شەکر و شیرینی مەترسیدار بێت. ئەکرێت هەندێک جار فریاد ڕست بێت. ئەپرسم چۆن؟ لەگەڵم. دابەزینی ڕێژەی شەکر لە خوێندا یەکێکە لە حاڵتە مەترسیدارەکان کە ئەکرێت ژیانی کەسەکە بخاتە مەترسیەوە تا ئاستی مردن. چی بکەین بۆ ئەو کەسە بۆی ژیانی پارێزراو بێت؟ ئەگەر کەسەکە توانای خوددانی هەبوو، باش وایە شیرینیەک، نوقڵێک، خورمایەک یاخود مێوژێ بخاتە ژێر زمانی تاوەکو وردە وردە ئاستی شەکر لە خوێندا بەرزە بێتەوە. یاخود کەسەکە شەکراوێکی بۆ بکەین، یاخود شەربەتاوێکی بدەینێ تاوەکو ئاستی شەکری لە خوێندا بەرزەوە بێت. ئەگەر هات و گەشتیتە سەر قوربانەکە و هۆشی نەمابوو بۆی دابەزین ڕێژەی شەکرەکەیەوە، ئەو کەسانە دەرزیەکیانەیە پێوترێ گلوکاگۆن ئینجەکشن کە لە ئێستاە بە شێوازی سپراش بەردەستە ڕاستەوخۆ لە بەشی سەرەوەی ماسوولکەی لەشی یاخود لە ڕانی یاخود لە سکی دەرزەکەی بۆکەین کە ئەمەش ڕاستەوخۆ یارمەتی بەرزبوونەوەی ڕێژەی شەکر ئەیە لە خوێنە، یاخود ئەگەر بە شێوازی سپرای هەیبوو ئەیخینە ناو یەکێ لە کونالوتەکانی و ڕێژەی شەکر لە خوێندا بەرزەکاتەوە. بیرتان بێکە دابەزینی ڕێژەی شەکر زۆر مەترسیدارترە لە بەرزبوونەوەی. بە هیوام هەمیشە ساغ و سەلامەت بن.